ئەم کێشانە کە خۆی لە ناوەڕاستی ئەم وەزعانەیە دروستە بێتەوە گەورەترین کێشە دێنێتە پێشەوە لە ڕووی دەستوریە بەڵام چونکە ئەهلی ئیسلامیان بێدەسەڵات کردووە و خەڵکیش لەژێر چاودێری ئومەتەکە ئەوانە لەژێر چاودێری ئومەتەکەیانین بە هیچ شێوەیەک بەرلەمانە خۆیان تەعینەکەنەوە بە کەیفی خۆیانە ڕوا ئەمانەش دروستە بن جان نمونەی ئەم تەنگژانە کاتی خۆی کتێبێکم تەرجمە کردبوو بە ناوی تەوحیدەوە لەسەر جیهاد بوو ئێستا نەم ماوە نازانم کەوتۆتە چۆ خوای گەورەش ئاسانی کە دەستمان بکەوێتەوە باشە لەوەیە ئەو دەستوری عراقی هێنا بۆ پێشەوە ئەو مادانەی کە مخالیف بە ئیسلامن لەمەیکی کوردستان دەستوری کوردستان هەر زوو کۆمەڵێکی ئیسلامیەکان بە تایبەتی لە ناو کۆمەڵە مامۆستا سەباح و هەندێک برایتر ڕخنیان لێگرت و لەم فەقرێ و لە فەقەرەکانی ترەوانە ینی زوو دەریان خستکە قانونێکی زۆر پڕ تەنگژەیە ئەنجا ئەم تەنگژە و کێشە داخلیانەی دەستوری ئەمە ئەبینی لە دەستوری کۆیتا وایە لە میسر وایە لە ئیمارات وایە لە سوودانە وایە هەمویان هەرڵێن شریعەتی ئیسلام سەرچاوەیەکی سەرەکی یاسادانان جا ئەوانەی ئەوان مسلمانانەتر ناشوانم بڵم مسلمانان با بڵێم ئەوەی کوردستان کوفرینترە وەک لەوەی ئەوان چونکە ئەوان ئەڵێن شریعەتی ئیسلامی سەرچاوەیەکی سەرەکی یاسادانان کوفرەکەی کوردستان ئەڵێ بنەماکانی شریعەتی ئیسلام یەکێکە لە سەرچاوەکە ئەنجا هەر لە سەرەتای تۆمارکردنیەوە هی ئەو شوێنانە جێی مناقەشەی پسپۆڕانی یاساناسان و شەرعناسان بووە لە میسرە لە سوودانە لە هەموو شوێنەکانی ترە لە میسر چەند جار گۆڕا تەمان دائیمەن میسر پێشڕەوێتێکی زیاتری هەبوو لە ناو وڵاتانی عەرەبە لە وڵاتانی مسلمانانە ڕەنگە بەڕێزان بزانن میسر کاریگەری گەورەی هەبوو لە ئاراستەکردنی عەرەبە پاکستان کاریگەری گەورەی هەبوو لە ئاراستەکردنی مسلمانانی پاکستان و بەنگلادیش و سریلانکایە کە 500 ملیۆن زیاترە بن ئەندۆنیسیا کاریگەری هەبوو لە جنوبی شەرقی ئاسیا بۆ ئاراستەکردنی مسلمانانی مالیزیا و فڵتانی باشووری تایلەند و باشووری فیلیپین و ئەوانەی تر نەیجیریا تەسیری هەبوو لە ئاراستەکردنی وڵاتانی ئەفریقی و هەروەها لە هەموو وڵاتانەیە ئەبینی ئەم جەدەلە هەیە لە میسرا لە ساڵی 1970 کا دیسان تەصدیقێکی تر کرایەوە طبعاً بین ئەگەر متابعەتان کردوێ جاریش کەش تەصدیق کرایەوە لە زمانی حوسنی مبارەکە ئەنجا جاریشکە لە زمانی مرسیە کرایەوە جاریشکە کەم تاغوتە هاتە پێشەوە ئەمەش مەشروعەکانی پێشووی هەموو لادا و هەموو محاولەی کرد هەموو دەسەڵاتەکان بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی ئەمانە هەموو جەدەلێکی زۆری لێکەوتۆتە و کە هەمویان ئەوە ئەپرسنەوە ئایا شریعەتی ئیسلام سەرچاوەی سەرەکی یاسادانانجا ئەوە لە ئێوە ڕەنگە بیرتان نایەتەوە من لە ساڵی 75 تەلەبە بووم لە شەوەم خوێند لە عەدادیە مامۆستایەکمان میسری بوو خوشکەزای محەممەد خەلیل الحوسەری بوو ڕەحمەتی خوای لێبێ پیاوێکی مسلمان بوو ساداتیشە مەوزوعی تەرحە کردو ئەیوروژان ئەم برا بەڕێزان مامۆستا بەڕێزەش لە مزگەوت یەکترمانە بینی و منیش هەر مۆزەفیش بووم ئەیتر زۆر جار ئەم باسانەی بۆ منیش باسە کردەوە کە جەدەلێکی زۆر گەورە هەیە لەسەر ئەوەی کە ئایا شریعەتی ئیسلامی سەرچاوەی سەرەکی یاسادانانەجا بە عەرەبیەکە ئەڵێ المصدر الرئيس للتشريع يعني مصدر رئيسي طبعا اوش ياري كردنا بلفظ كان مصدر رئيسي يعني سرچاويشي سركية جاوي كردستان كفرين كي لو قورتري شناج لسرچاوي سركي هر لبنا ما كان الشريعات يشيك لو سرچاوي الرئيسي يعني سرچاوي الرئيسي هو مزاج الرئيسة انجا عليه آية شریعەتی ئیسلامی سەرچاوەی سەرەکی یاسادانانە یان سەرچاوەیەکی سەرەکی یاسادانان دیارە کە وەڵامەکەش تەوان یاسادار ڕێژ و یاساناسان و شەرعناسان هەموو خاتە سەر دوو ڕێیانە کە ئەگەر ئەڵێن شریعەتی ئیسلام سەرچاوەی سەرەکی یاسادانانە کەوابوو ناشە سەرچاوەی تری لەگەڵا ئەگەر سەرچاوەیەکی سەرەکیشە ئەوە دیارە کە سەرچاوەی تریش هەیە کە هەندێکیان سەرەکین و ئەشێ سەرەکی نەبن ئەوانی تر تفصيلات أم مناقشة طبعا لسردماني ساداته ودواي تريج لي حسني مبارك ديسان كراو وازانم لهم ولاتك أم جدلي لسر ودواي بهزي بوليسي أو كخوان يستوي أنا فرض كردو هروكو شون لكردستان شاب بهزي مخابراتي اسم البابري بيجمرجا
و بەدەسەڵاتی خێڵەکی و اقتصادی و چاوسورکردنەوە و خەڵکگرتن و خەڵک زەلیلکردن تا ئەو دەستورێکی فشیان ئیمزا کرد و کە گوایە وڵات بە دەستورە ڕابەڕێەوە و پەرلەمان دەستوری تەزدیق کردو هەمووشی بوو بە کاو با فڕیاندایە کنار. وەڵامی ئەم پرسیارە نازۆکە تەبعاً هەر لە کوردستان و لە شوێنانی تریش هەرچیەک بێ هەر ئەمەیە کە ڕۆڵێکی سەرەکی نابینە لەوەیە کە دەستورەکە کوفرینە، هەمووی ناکاتە ئەوەی کە شریعەتی ئیسلامی خستۆتە لاوە. ئەمە هەر بەناوەڵێ ئیسلام باسی ئیسلامەکە، باسی ئیسلامکردنەکەشی بەڕاستی هەر چەواشەکاریەکە، چونکە هیچ پەیوەندیی بەوە نییە مەزدەرێکی تەشریع و مەزدەرێکی بەڵێ یەکێکە لە سەرچاوەکان و سەرچاوەیەک و ئەمانە بەڕاستی خۆڵکردنە چاوە. ئەمانە گەورەترین دژەڕایە، گەورەترین تەنگژەیە کە لەبەر چاوی قانون ناسانە دروستیان کرد. چونکە بەڕاستی ئەم دەقە هیچ قیمەتێکی شەرعیانەی نییە لە ڕووی شەرعیەوە هەر بە کوفر حسابەکرێ و هیچ پێناسەیەک بۆ دین ناهێڵێتەوە. پێناسەی دین واناکە کە گوایە شەریعەتەکان یاسا و ڕێسا و دەستورەکان لە دینەکەەوە وەرەگیرێ، بەڵکو ئاوە یاری پێەکە و لە هەر شوێنەکە کە بۆی گونجا ئەچێتە سەر ئەو ڕێیە. ئەمە ئەوە سەلمێنە کە ئەو دەقە کە گوایە دینی دەوڵەت ئیسلامە یان ئەو مادەی حوتەمەکە لە دەستوری کوردستانی شاهەیە هەرەوە ناگەێنە کە زۆری نێدانیشتوانی دەوڵەتەکە باوەڕیان بە ئیسلامی هەرەوەندە ئەگەێنێ. یعنی ئەمەمان بۆ باسەکە ئەوەنجا ئەڵژڵێ ئەوەشە سەلمێنە کە ئەو زۆرینەی دانیشتوانە پابند بە فەرمان پێکرا و بەرهەڵستی لێکراوی شریعەتەکەی ئیسلامەوەن کە تاکە سەرچاوی هەموو یاسا و ڕێسا و بڕیار و تعلیماتێکی دەوڵەتەکانە لە لای خۆیان. ئەنجا مانای وایە کە تەنها ئیسلام ئاراستەوانی فکری و کۆمەڵاتی دانیشتوانەکەیەتی، ئەمە ئەگەر هات و وتمان ئیسلام سەرچاوی دەستور و یاسا و ڕێسای وڵاتەکەی، ئەوەی معنای وایە ئیسلامەکە خۆی مەرجعیەتی قانونیە واتە ئاراستەوانی فکری کۆمەڵگەکەیە و سەرچاوی تەشریعی ئیدارەی دەوڵەتەکەشە، دانیشتوانەکەش بە هەمویان ئەو ئاراستە و یاسایان پێ قبوڵە، سیاسەتی بوارەکانی سیاست و ئابووری و سیستمی حکومڕانی و قەزایی و تعلیم و ئیعلام و هەموو ئەمانیان لەوە وەرگرتووە. اینجا هەموو دید و قیەم و ڕەوشت و بەهایەکیان لە ڕۆنگەی ئیسلامەوە وەرگرتووە. یعنی ئەو مسلمانانەی کە لەو دەوڵەتەیە ئەژین هیچ دید و پێناسە و ڕێباز و بەرنامە و قیەم و دەستور و سیستمێکی غیرە ئیسلامیان لە هیچ بارێکی ژیانە نییە. حاڵیان زۆر خۆشە و زمانی عومەری کوڕی خەتاب. ئەمانەی کە ئەمانیش چەواشەکاریەکە ئەکەن کە ئەڵێن بنەماکانی شریعەتی ئیسلام یەکێکە لە سەرچاوەکان، ئەوە یعنی ئەگەر ویستمان لێی وەرەگرین ئەو فەقەرانەی کە ئەگونجێ لەگەڵ نەوت فرۆشی، کە ئەگونجێ لەگەڵ سەرمایەداری، ئەوەی ئەگونجێ لەگەڵ قیەمی هەتی و نێربازی و دروستکردنی خێزانی مێ لەگەڵ مێ یان نێر لەگەڵ نێر، ئەوە ئەمە ئەڕۆن لە دوای ئەمە ئەگەڕێ. ئەمە لە مافی مرۆڤ هەیەکەوە بوو نابێ شریعەتی ئیسلام ببێ بە بەربەستێک لە ڕێگای ئەم مافی مرۆڤ. ئەم واتە جەوهەری کە مسلمانان باوەڕیان پێ کە ئیسلام مەرجعیەتی قانونی وڵاتەکەمان و باوەڕمان وایە کە کوردستان ئێستا دارالکوفرە لەبەرەوەی ئیسلام مەرجعیەتی قانونی نییە. هەر وڵاتێکی تریش کە ئەحکامەکانی دەستور و یاسا و ڕێسای قانون و تعلیمات و لائحەی وڵاتەکە هەمووی لە ئیسلامەکەەوە وەرنەگیرابوون، معنای وایە دارالکوفرە. ئەگەر ئەمانی مسلمانەکانیش بەدەست خۆیان نەبوو لە 100% معنای وایە کە دارالکوفرە. ئەمانی مسلمانانیش ئێستا بەدەست خۆیان نەماوە لە ئەندۆنیسیا تا مەغرب، کەوا بۆمانە بۆ خۆی دارالکوفرە. ئێستا ئەگەر یەکێک بێ ئەم هەڕاجخانەیەمان بۆ زیندووکاتەوە بڵێ برا دەستوری کوردستانەوە تا لە مادەی حوتەماڵێ بنەماکانی شریعەتی ئیسلامێکێکە لە سەرچاوەکانی یاسا و ڕێسا، ئەوە خۆڵە کاتە چاوی خەڵکی، چونکە ئەوە زۆر کوفرینە، هەروکوتیشم زۆر کوفرینترە لە دەستوری میسر یان لەهی وڵاتەکانی تر. ئێمە بەدوای ئەم واتە جەوهەریە ئەگەڕێنەوە کە ئەگەر ئیسلام دینی ئومەتەکەیە، دینی دەوڵەتەکەشە ڕاستەکەن، ئەبێ سەرچاوەی قانونیش بێ، نابێ بڕگە یاسایەکی سارد و سڕ نووسرا و کەس قیمەتێکی نازانێ. ئەمما ئەوەی کە ئەیڵێن ئیسلام مەرجعیەتی قانونە، ئاڕاستەوانی کۆمەڵگەکەیە،
ئیدارەی دەوڵەتەکە ئەدا هەموو یاسا و ڕێسا و تعلیماتێک لە خودی ئیسلامەکە وەرگیراوە لە ئەحکامە شەرعەکانە وەرگیراوە ئەم واتە جەوهەریە ئەمە شتێکی سەرەتایی سەرەکی عەقیدەی ئیسلام و ئینتیمای ئیسلام و لە ئیسلامەکە خۆی وەرگیرا